بۆچی ئەمریکا ناتوانێت سوپای هاوپەیمانەکانی بنیات بنێت؟ ئەو ڕەخنانە چین کە ئەمریکا لە هێزی سەربازی ئەو وڵاتە هەیەتی و هێزی پێشمەرگەش دەگرێتەوە؟ لە نوێترین راپۆرتی زانکۆی بواری جەنگی دەریایی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە دوای شکستی ئەمریکا لە ئەفغانستان لەژێر ناونیشانی بۆچی ئەمریکا ناتوانێت سوپای هاوپەیمانەکانی بنیات بنێت هاتووە هەوڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ پتەوکردنی هێزە ئەمنیەکانی ئەفغانستان تووشی کۆتاییەکی شەرمەزارکەر بوو. سوپای ئەمریکا 20 ساڵ و 83 ملیارد دۆلاری خەرج کرد لە بنیاندانی هێزێک کە لە ماوەی چەند هەفتەیەکی کەمدا توایەوە. راپۆرتەکە دەڵێت سێ گەورەترین هەوڵەکانی ئەمریکا بۆ بنیادنانی سوپا هاوبەشەکان لە ڤێتنام، عێراق و ئێستاش ئەفغانستان سەرجەمیان دووچاری شکستی سەرسوڕهێنەر هاتوونەتەوە. هەر بۆیە پێی وایە نابێت ئەمریکا بەو شێوەیە بەردەوام بێت کە دووچاری هەمان ئەنجامی شکست خواردوو بێتەوە. لەبارەی هۆکاری شکستی هەوڵەکان راپۆرتەکە بۆ چەند هۆکارێکی سەرەکی دەگەڕێنێتەوە کە بریتین لە سەرانی ئەو وڵاتانە زۆرینەی کاتمانەوەی کەسایەتی و سیاسی خۆیان دەخەنە پێش پتەوکردنی سوپای وڵاتەکانیانەوە. ئەو سەرکردانە زۆرینەی کات دەیانەوێت سوپاکەیان وەک سەرچاوەیەکی پشگیر یاخود وەک کوتەکێک دژی نەیارە سیاسیە ناوخۆیەکانیان بەکاری بهێنن. ئەو سەرکردانە لەوانەیە پێشوازی لە بەخشندەیی هاوکاری سەربازی ئەمریکا بکەن، بەڵام لە هەمان کاتا ترسیشان لە بنیادنانی هێزی پرۆفشناڵ هەیە کە هەڕەشە بخاتە سەردەسەڵاتی خۆیان. بۆیە ڕاستپاردەکانی ڕاوێژکارە سەربازیەکانی ئەمریکا پشتگوێ دەخەن و سیاست گەلێک پەیڕەو دەکەن کە سوپاکەیان بەلاوازی دەهێڵێتەوە. هەبوونی گەندەڵی زۆر لە بەڕێوەبردی سوپا و چاپۆشیکردن لێ لە نمونەی ئەفغانستان زۆرینەی فەرماندە باڵاکان لە گەندەڵی تێوەگلابوون. سەربازەکانیش بە چاوی خۆیان گەندەڵی ئەفسەرەکانی خۆیان دەبینی ئامادەی کەمیان هەبوو لەوەی خۆیان دووچاری مەترسی مردن بنەوە لەژێر فەرماندەی ئەو فەرماندانەدا. لاوازی سەرکردە سیاسی و سەربازیەکان لە هاندان و پەرەپێدانی ئەفسەری بەتوانە لە ڕیزەکانی سوپا لە سەپاندنی فەرمانی تون نەبوونی مەشق و ڕاهێنانی سەخێت. راپۆرتەکەی زانکۆی بواری جەنگی دەریایی بۆ ئایندە زیاتر چاو دەخاتە سەر عێراق. پێی وایە دروستکردنی سوپایەکی بەهێزی پرۆفیشناڵ لەو قۆناغە بە پشتیوانی ئەمریکا کارێکی نەکردەیە. بۆیە پێشنیار دەکات ئەمریکا تیشک بخاتە سەر بنیادنانی چەند یەکەیەکی کاریگەر لەو وڵاتە بۆ مەبەستی کارکردن بە پشتیوانی ئەمریکا. لە هەرێمی کوردستان چەند ساڵێکە ئەمریکا بە چڕی هاوکاری سەربازی و دارایی پێشکەشی وەزارەتی پێشمەرگە دەکات. چاودێرانیش پێیان وایە هەموو ئەو ڕەخنانەی لەو راپۆرتەی زانکۆ ئەمریکەکەدا هاتووە لەبارەی شکستی سوپای وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا دەسەڵاتی کوردیش دەگرێتەوە. بەو پێی تا ئێستا حیزبەکانی دەسەڵات ئامادەنین هێزەکان یەک بخەنەوە و گەندەڵی لە ناو هێزەکانی پێشمەرگە کۆتایی پێبهێنن. دەیانەوێت لە هەر ئەگەرێکی هەڕەشەی ناوخۆیی هێزەکانیان بەکار بهێنن. لەو چوارچێوەیەش بە گوێرەی زانیاریەکانی ئەمریکا نیگەرانی زۆری دەربڕیوە لەوەی دەسەڵاتی کوردی تا ئێستا ئیرادەیەکی جددی بۆ یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە و دوایین مۆڵەتیش ساڵی 2022 کە ئەگەر هەنگاوی کردەی نەنێت ئەگەری زۆرە ئەمریکا بە تەواوی پشت لە هەموو هاوکاریەک بکات بۆ پێشمەرگە. لەو قۆناغەش ئەگەری زۆرە بەو فۆرمەی ئێستا هێزی پێشمەرگە سەرکەوتوو نەبێت لە بەرگریکردن لە کوردستان.